ڕژیم کۆمارە ئیسلامی ئیران ساڵانێکە دەست وەسەر ڕۆژهەڵاتە کوردستانە گردیە و سەر تاپاناوچەکان ملیتەرایز کردیە و هەر کەسیش دژوە ڕژیم دەنگ بەرزەو کرد یایسەر دەست وەسەری گرن و زیندانیکان و خاستری نمونە ڕێپەیمانەکانی ئیدوایەز کە تەنها لە کرماشان و ئیلام دەیان کەسان دەست وەسەر گریان و کوژیان. ڕای گەپێک سەوارەت و دەست وەسەرگرتنەی لە ئەفشینە کەرەمیان لەسەر پشەلەکە ڕامیاری و فەرهەنگی ڕاستەخۆ لە ڕێی سکایپەوە هاوەلمان. کاکە ئەفشین جارێکی تر فەرەخۆش هاتن ئەڕای بەڕامەی کورد کۆنەکشن لە ڕۆژی شەمە سێ لە هاوڵاتیانی کورد لە شارەکانی شاباد و جوانڕوو دەزگیر کردیان. مردم تا لە هەوڵ ئازادکردنە ئەوان بوین کاکاکو جەلیلیان کەسایەتی ناودار فەرهەنگی و زمانە کوردی دەستگیر کردیا. پێش ئەوەی بچین لەسەر دەستبەسەرگرتنی کاکاکو ئەو سێ کەسە ئەڕای چە دەستبەسەرکردیان؟ فرم ممنون دان و دنگ کردی امریکا ارزم لخدمت جنابت کاک جانی هر کسی لکرماشان کار فرهنگی بکید کار فرهنگی کردی بکیدن بچیدون شون فرهنگ و هویت کردی فعال فرهنگی بود ولای حکومت و دستگیر بود کاک آکو جلیلیان و او برای که و شاباد گیریانه و چند کس ترک و کرماشان گیریانه چون کاک خلیل اسدی، کاک مظفر وطن دوست، کاک محی الدین عسقری و هریجو خانم آنیسا جعفری مر یعنی گشتیان فعال فرهنگی هست تنیا کار فرهنگی و کرماشان کن اما وداخو حکومت گشتیان دستگیر کردیه الرأي یعنی فعال فرهنگی کردن. باشە کاک ئەفشین کاکاکوی جەلیلیان کە ئەڵبەتە ئەمە یەکمین جار نییە دەستوەسەرگریەدەن ئیجارە وەچ تاوانی دەستوەسەرکردایە؟ عرضم لە خدمەت جنابەت کاک جانی کاکاکو کارەگانی گشتی دیاریە کاکاکو فقط درێدن وەبان زوان کوردی کار کرد کاکاکو یه نویسنده و یه زوانشناس کرده گشت فعالیتی و حوزه فرهنگ اصلا فعال سیاسی نیه اما چون درێ وەبان زوان کوردی کار کرد و فعال فرهنگی کرده حکومت دەستگیری کرد. کاک ئەفشین خۆی مەزانیم کاکاکو دیارە بارە تەندروستیش فەرە خاصیە هەروەکو خۆ دوتیت سەرگەرم و جستجووە لێکۆڵەنەوە سەوارەوە زوان و فەرهەنگی کوردی ئەڕا وەی جوورە ڕاوینان و ئازاریدەن. خب یا نتوان اصلا تصمیم حکومت یسته که جریان کردی و کرماشان نابود بکد حکومت نیتوایدن مردم کرد کرماشان بچنشون هویت کردی خویان بچنشون زوان کردی خویان حکومت تصمیمی یسته که و هر شکل بیا کرماشان جنوساید فرهنگی بکد جنوساید زوانی بکد. بەسیانە هیچ پارێزەر یا وەکیلی دیرن ئەڕێیان بوەسن و لە دادگا بەرگە لە لیان بکەن؟ وداخل کسانی که و توسط نهادهای امنیتی حکومت جمهوری اسلامی دستگیر بود حق وکیل و پیان نیست و نو دادگاه فرمایشی محاکمه بود. بەس ئەڕا و ئامانجە ڕژیم چە سواد وێ جوورە و توندی دەست وە سەر کرماشان و ئیلام و بگرێت لە ڕستانیش بگرێت و شارەکانە تر ترسی لە چەس؟ ترسیت حکومت گشت ایمه خواهد زانی من کاک جانیگیان که کرماشان پایتخت سیاسی و اقتصادی روشالات کردستانه کرماشان گوراترین شهر کردستانه و گوراترین شهر چوارپارچه کردستانه و خاطر یک حکومت ایران نیتوایدن کرماشان بچود ورو کرد بین بچود ورو هویت کردی خوی تواید و هر شکل ممکنی بیاد نوای جریان فرهنگی کردی و هویت کردی و کرماشان بگریدن و نابودی بکرد. بەس کاک ئەفشین مەزانیم مردمەی لە ئیران لەوەر چوینە سەرەوەی نرخە بەنزین گشتیان هاوسان و کرماشان و شارەکانی تر کوردیش هەوەی جوورە بەس ئستاندارە کرماشان ئەڕێی چێویشتن یەک کارە داعش و سازمانەی لە کوردیە و خاطر یه استاندار کرماشان البته یه قصه استاندار کرماشان نیه چون این قصه وزارت اطلاعات و استاندار کرماشان دیکته کرد و پیوشی قصه بکرد اوانه خاص زانن که مردم کرماشان هانشون هویت کردی خویان باشه اما تیان ناو داعش تیرن و خاطر یک
بتوینن مردمەکە سەرکوب بکەن. ئەفشینە کەرمیانە سەب چالەکە ڕامیاری و فەرهەنگی فەرەفەرە سوپاس. خواهشکە منیش ممنونم وەیوە.